چیرۆکی دەستدرێژیکردنە سەر ئەو ژنەی کە پێداویستی خاوەن پێداویستی تایبەتە و نەخۆشی بیرکۆڵی هەیە دوای ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بووە و گەیشتە و ئاسی ڕاگەندراوەکان بڵاو کرایەوە لەلایەن دوو کەسەوە دەستدرێژی کرابووە سەری دواتر پاش ئیجراعاتی یاسایی دەرکەوت جگە لەو دوو کەسە کە بە مادەی 393 قانونی عقوباتی عێراقی تۆمەتبارن لەم کەیسەدا 8 کەسی دیکە لەم تاوانە تێوە گلاوە و لەلایەن تاوانبارانی سەرەکیەوە لە پێش دادگا دانی پیانراوە بەڵام تا ئێستا ئەو 8 کەسەی دیکەی فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرنەچووە چونکە ئەو ژنە هیچ کەسێک نییە خۆی ناتوانێت داوای یاسایی بەرزکاتەوە بەهۆی ئەوەی کە نەخۆشی بیرکۆڵیەوە و دواتر کەسێک تا ئێستا کەسی سکاڵای نەکردو و سکاڵای پیاوەکەشی قبولکراو نییە ڕەدەکرێتەوە چونکە پیاوەکەش تاوانبارە لە کەیسەدا بە پێی مادەی 403 قانونی عێراقی ئێستا ئەوەی لەم کەیسەدا ڕۆشتڕەوەکانی لێکۆڵنەوە زۆر بەباشی ڕۆیشتووە بەڵام ئێمە وەکو ڕخراوەکانی ژنان و وەکو پارێزەرێکی ڕاوێژکار نەمانتوانین چون کە بە بریکارنە کەس نەبوو بریکارنامەمان بداتێتەوە لەم کەیسە بەشداربین چاوەڕێمان لە دادگا بە پێی مادەی 11 قانون سوڵە محاکەماتی جەزایی کەسێک لە محکەمە تایبەتمەند بکرێ بۆی و بکرێ بە قەیم لەسەری دواتر ئەو قەیمە لە بریکارنامەمان پێ بدات و ئیجراعاتی یاسایی ئەنجامدا بەڵام وەکو ڕێکخراوی ژنان چەند داواکاریەکمان پێشکەش بە داواکاری گشتی و دادوەر کردووە یەک لەو داواکاریانەی کە پێشکەش بە دارودۆرمان کرد ئەوە بوو بە زووترین کات ئەو ژنە بگرێنرێتە شێڵتەری تایبەت و دوا بەدوای ئەوەش هەر مناڵەکەی بگەێنرێتە لای دایکی چونکە ئەو ژنە پارێکی خراپدا تەندروستێکی خراپدا دەژیا توانین ئەوە بە ئەنجام بگەێنین و چاودێری ڕێڕەوەکانی لێکۆڵنەوە بکەین تا ئێستا ئەوانەی گەیشتۆ بە ئەنجام هەر ئەوەندەیە و ئیجراعاتی لێکۆڵنەوە باشە ڕوات و دواتر ئەمڕۆ داوایەکمان پێشکەش بە داواکاری گشتی کرد کەەوە هاڵسێت بە جوڵاندنی شەکوە لە دژی ئەو 8 کەسەی تر چونکە بە شێوەیەکی یاسایی پێویستە ئەمری دەستگیرکردنیان بۆ دەرچێت و چونکە ئەوان لەلایەن تاوانبارانی سەرکی و ناویان هاتووە لە کەیسەکەدا ئاماژەم پێیدا مێردەکەی بە 403 قانون عقوباتی عێراقی لەگەڵ ژنێک فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو ژنەکە بە کەفالە ئازاد کراوە چونکە ئەو بە مادەیە شملی کەفالە ئەکا بە ئەو مادەی بریتێ لەوەی کە ئەگەر وێنەی کەسێک بکرێت و بڵاو بکرێتەوە ئەو مادەیە عیبارەتە لەو تاوانە بەڵام ئەوەی لێرەدایە ئێمە داوامان کردووە هاوژینی مێژنە دەست درێژ لێکراوەکەش وەکو تۆمەتباری سەرکی لە کەیسەکەدا تۆمەتبار بکرێت تا ئێستا ئەوە نەکراوە تەنها بە تۆمەتی تەسوورکردن تۆمەتبار کراوە و ئەو 8 کەسەش چونکە وەکو ئاماژەم پێیدا هیچ کەسێک نییە سکاڵا لەسەر ئەو 8 کەسە ئەنجام بدا و تاکۆ و کاتەی کەسێک ئەبێ بە قەیم لەسەر ئەو ژنە تاوان لێکراوە ئەو کاتە بێگومان ئەو کاتەش ئەرمری دەستگیرکردنیان بۆ دەرەچێت و ئێمە کوڕەخرا و داوامان کرد داواکاری گشتی هەڵسێ بە شەکوا لەسەر ئەو 8 کەسە ئێمە وەک یاسا ئەگە بزانین دادگا ئیزباتی لە ئێمە ئەوێ ئەو دوو کەسە بە ڤیدۆکەوە ئەوە احتیادی لەسەریان لەسەر مادەی 393 لە قانونی عقوباتی عێراقی ئەوە سابتەوە هیچ کێشە نیە تەنانەت سە پیاوەکەش بە مادەی 403 تا ئێستا موقوفە لەبەرەوەی ئەوش دەستی لەسەر ئەو کتە ڤیدۆیە هەبووە کە لە سۆشەل میدیا بینراوە بەڵام 8 کەسەکەی تر ئەمان تاوانبارەکان ناویان هێناوە بۆ یەکەم تا ئێستا ئیشی لێ ئەکرێ ئێمەش وەک ڕێکخراوی ژنان ئێمەش زەختی خۆمان کردە لە دیعام ئەبێ ئەوانیش بانکرێت بۆ دادگا ئێمە لامان گرینگە وەک ڕێکخراوی ژنان ئێمە ئێستا ببینین ژنەکە لە شوێنێکی ئامنە و لە هەمان کاتا مناڵەکان ئێمە پێشتریش ئەم داواکاریەمان کرا و لە دادگا زۆر هاتەتە بەنامانەوە ئەویش ئەوە ئێمە وتمان ژنەکە ئەبێ لە شوێنێکی ئامن بێ لە هەمان کاتا مناڵەکەش پێویستی بە پەروەردەی چاکە ئێستا هەردووکیان بە یەکەوە لە شوێنێکی ئامنن و لە وەزعێکی زۆر باشن ئەو زۆر
زۆر گرنگە ئێمە وەک ڕێکخراوەکان بەڵام ئەمێ بڵێم ئەمە ئەم کەیسە یەکەم کەیس نابێ و کۆتا کەیسیش نابێ لەبەر ئەوەی بەڕاستی ئێمە یاسایەکمان نییە یاسایەکە ئافرەت پارێزێ مافەکانمان بپارێزێ شوێنێکی گونجاومان نییە بۆ بڵێن شەڵتەرمان نییە بە ئافرەتان